ئەو فیلمەی کە ئەمڕۆ باسی دەکەین ناوی هاکەرە. ئەسێرەی فیلمەکە ئەلێکسا کە لە سەرەتای فیلمەکە باز لە جێهێشتنی ئۆکرانیا دەکات بەهۆی خراپی گوزرانیان. بۆیە لێرەدا ئەلێکس بڕیار دەدات بە هەموو توانای کار بکات تا زۆرترین پارە کۆ بکاتەوە. لە سەرەتا دەست دەکات بە سەردانیکردنی سایتەکانی ئینتەرنێت و لە هەر 1000 کلیکردنێک بڕی $20 وەردەگرێت. دواتر ئەلێکس زیاتر هۆگری جیهانی ئینتەرنێت دەبێت. هەموو ئەو زانیاریانەی کە پێویستێتی لەسەر ئینتەرنێت هەن، وەک زانیاری لەبارەی بانکەکان و قەیرانە داراییەکان، هەروەها ئەو سیستەمە بەرگریەی کە دەتوانرێت ها بکرێت. ڕۆژێک لە ڕۆژان دایک و باوکی دەمەقاڵیان بوو. ئەویش لە ماڵ دەردەچێت و دەڕواتە کافەیەک. لەوێژ لەسەر تیڤیەوە بە گروپێک ئاشنا دەبێت کە پێیان دەڵێن دارک وێب، کە گروپێکی تاوانکاری جیهانی ئینتەرنێتن. ئەو کاتەی دەگەڕێتەوە ماڵەوە دایکی دەبینێت کە دەگریت. پرسیاری هۆکاری گریانەکەی لە دایکی دەکات. ئەویش پێی دەڵێت کە کارەکەی لەدەستداوە و بەم زوانە خانووەکەشیان لێ دەسێنێت. بۆیە ئەلێکس ئەو پارانە پێشکەشی دایکی دەکات کە پێشتر کۆی کردبوویەوە، بەڵام دایکی ڕەتی دەکاتەوە لی وەربگرێت. ئەلێکسیش زۆری لێ دەکات کە پارەکەی لی وەربگرێت چونکە خانووەکەیان لە خوێندنەکەی گرنگترە. ئەلێکس دەست دەکات بە گەڕان بە دوای ڕێگەیەک لەسەر ئینتەرنێت بۆ ئەوەی بە خێرایی پارە کۆ بکاتەوە. بەڵام ڕێگە خێراکان بۆ کۆکردنەوەی پارە لەسەر ئینتەرنێت هەمووی لە ڕێگەی دزی و فێڵکردنەوەیە. دوای کەمێک ئەو ڕێکخراوە تاوانکاری بیردێتەوە کە لەسەر تیڤی بینی بووی، دارک وێب. دەست بە جێنامەیان بۆ دنێرێت و داوای پەیوەندیکردن پێیانەوە دەکات، بەڵام پێی دەڵێن کە دەبێت لەلایەن خۆیانەوە بانگەشت بکرێت بۆ دەبێت چالاکێکی تاوانکاری ئەنجام بدات بۆ ئەوەی وەک ئەندامێکی تازە وەربگیرێت. ئەویش بیری بۆ ڕاندی دەچێت. کۆڕەشەڕانگێزەکەی قوتابخانە بەهۆی ئەوەی ڕاندی ئالوودەی پرۆتینەکانی گەورەکردنی ماسوولکەکانە. ئەلێکس وێبسایتێکی ساختە بۆ فرۆشتنی پرۆتین بە نرخێکی هەرزان دروست دەکات. بەم شێوەیە زانیاریەکانی کریدیت کارتی باوکی ڕاندی دەست دەکەوێت و بۆ گروپە تاوانکارەکەی دارک وێبی دەنێرێت. ئەوانش وەک ئەندامێک وەری دەگرن. یەکەمین ئەرکی فرۆشتی کاڵا بوو لە بازاری ڕەش. ئەلێکس زۆر چێژی لەم کارە دەبینی. لە ماوەی مانگێکدا $30,000 کۆ کردەوە. ئەلێکس بڕیار دەدات ماڵ جێبێڵێت و بۆ خوێندنی زانکۆ بچێتە شار و بەردەوامی بەکارکردنی لە بازاری ڕەشدا. جارێکیان بڕیاری فرۆشتنی کاتژمێرێکیدا کە بە دزی بەدەستی هێنابوو، بەڵام نەی دەتوانی بیفرۆشێت. بۆیە دەچێتە بازاری چینی، بەڵام هیچ دوکانێک ئامادە نەبوو لێی بکڕێت چونکە گومانیان هەبوو کاتژمێرەکە دزرابێت. دواتر لە ڕێگادا تووشی سای دەبێت. سای پێشنیاری ئەوەی بۆ دەکات ئەگەر بێت و کاتژمێرەکەی بە زیاتر لە $30,000 بۆ بفرۆشێت، ئەوە لە سەداسی پارەکە دەبات. سای لە فرۆشتنی کاتژمێرەکە سەرکەوتوو دەبێت. ئەلێکس پرسیاری چۆنیەتی فرۆشتنی کاتژمێرەکەی لێ دەکات. ئەویش پێی دەڵێت وەڵامی ناداتەوە تا پێی نەڵێت کە کاتژمێرەکەی لەکوێ هێناوە. پاشان وەڵامی دەداتەوە و دەبنە هاوبەش لە تاوانەکەیان. دوای ئەوەی پارێکی یەکجار زۆری کۆکردەوە، ئەلێکس بۆی دەردەکەوێت کە خوێندنی زانکۆ نایگەینێت بە خەونەکانی. بۆیە بەردەوامی بە دزینی خشل و کریدیت کارتەکان دەدات لەگەڵ سای. جارێکیان لە یەکێک لە یانە شەوانەیەکان سای کریدیت کارت لە یەکێک لە هاوڕەکانی وەردەگرێت کە بڕێکی زۆر پارەی تێدایە. لەو کاتی ئەلێکس بەناو سایتەکاندا دەگەڕا، ئەو بانکەی دێتەوە یاد کە دایکی لە کار دەرکردبوو. بۆیە بیری لە ڕێگەیە کردەوە بۆ ئەوەی تۆڵایان لێ بکاتەوە، بەڵام شکستی هێنا و لەلایەن پاسەوانانی بانکەکەەوە دەستگیر کرا. سەرۆکایەتی بانک خڕەشەی ئەویان لێکرد کە ئەگەر بێت و پێیان نەڵێت ئەو بەرنامانەی هاکردنی لەکوێ هێناوە، ئەوە ڕادەستی پۆلیسی دەکەن. ئەلێکسیش پێیان دەڵێت کە سیستەمی پاراستنی بانکەکە زۆر لاوازە و دەتوانێت پەری پێ بدات بۆیان، بەڵام لە بەرامبەر ئازادکردنی. بەهۆی ئەمەوە ئەلێکس بەناوبانگ دەبێت لە دارک وێب. تەنانەت زێدی سەرۆکی تۆڕەکەش ستایشی دەکرد. دواتر سای بە کچێکی دەناسێنێت بە ناوی کێرا کە تایبەتمەندی هاوشەوی ئەلێکسی هەیە. سای دەیەوێت کێراش ببێتە ئەندامێک لە تیمەکەیان چونکە زۆر شت لەبارەی ئینتەرنێت و ساختەکردنی کریدیت کارتەکان و چەندان شتی ترەوە دەزانێت. هەروەها کێرا چەندین کەسی دەناسی کە کەلوپەلەکانی ئەلێکس و سایان بە ئاسانترین شێوە پێدەفرۆشرا و پێیان دەڵێت کە سەرۆکەکەی کڕیاری بۆ دەنێرێت. لێرەدا سای گومانی لە کێرا بۆ دروست دەبێت، بە تایبەتی لەبەر ئەوەی کە کڕیاری زۆری هەیە و لە کاتێکدا ئەو هەموو تایبەتمەندی هەیە پێویست دەکات کار لەگەڵ ئەوان بکات. ڕۆژێکیان کێرا پرسیار لە ئەلێکس دەکات کە ئایا دەیەوێت لەگەڵی بڕوات بۆ هۆنگ کۆنگ چونکە ئەوێ هەلی کارکردنی زۆر زیاتری لێە. سای بەنهێنی گوێی لە گفتوگۆکەیان دەبێت، بەم شێوەیەش گومانەکانی زیاتر دەبێت. کاتی گەورەترین ڕێککەوتنی تیمەکە دێت. کێرا ئەو کڕیارانە دەهێنێت کە دەیانەوێت هەموو بارەکەیان لێ بکڕن، بەڵام سای دەخاتە ناو باسەکەەوە و پێیان دەڵێت لەبری ئەوەی تەواوی بارەکە بکڕن دەتوانن نیوەی بکڕن. بەڵام کێرا سوورە لەسەر فرۆشتنی تەواوی بارەکە. دواتر ناکۆکی دەکەوێتە نێوان کێرا و سای و کڕیارەکانیش دەست دەکەن بە تەقەکردن، بەڵام هەمویان بە سەلامەتی دەردەچن. لە شەودا دەبینن کە پۆلیس چاودێری بار هەڵگرەکە دەکات. بۆیە تیمەکە بڕیار دەدەن بچنە هۆنگ کۆنگ. ئەلێکس پێیان دەڵێت کە دۆخەکە زۆر مەترسیدارە. لە هۆنگ کۆنگ بەرداوامی بەکار و چالاکیەکانیان دەدەن لە کڕین و فرۆشتنی خشل و ئامێرەکان. پارێکی زۆریان دەست دەکەوێت، بەڵام ئەلێکس شتێکی تری دەوێت تەحەدای سیستەمی پاراستن بکات. ڕۆژێکیان سای بە کۆمەڵێک پارەوە خۆی دەکات بە ژوورەوە تا پێشیانیان بدات کە هێشتا توانای کڕین و فرۆشتی کەلوپەلی ماوە و پێیان دەڵێت کە کریدیت کارتی بەکارهێناوە. ئەلێکس زۆر تووڕە دەبێت چونکە پێشتر ئاگاداری کردبووەوە کە بە هیچ شێوەیە کریدیت کارت بەکار نەهێنێت. ئەلێکس بە سای دەڵێت کە تیمەکە جێبهێڵێت. سایش بەبێ مشت و مڕکردن دەڕوات.
بۆ بەلاڕێدابردنی هۆشی زێت سەرۆکی گروپی دارک وێب کێرا پێشنیاری بڕینی بانکە کارەبایەکان لە ڕێگەی کارتی ساختەوە دەکات. دوای بڕینی بانکە کارەبایەکان کارتێکیان لە دوای خۆیاندا جێدەهێشت کە لەسەری نووسرا بوو دارک وێب. بەم شێوەیە پلانەکەی کێرا سەردەگرێت. دواتر بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو کێرا بە ئەلێکس دەڵێت کە دەیەوێت پشوو بدات و تیمەکە جێبهێڵێت. ئەوانیش دەکەونە دەمەقاڵێەوە لەسەر ئەم بابەتە. لە کاتی دەمەقاڵەکەیان ئەلێکس نامەیەکی لە زێدەوە پێدەگات دەبینێت کە پلی بەرزکراوەتەوە. ئەلێکس داوای چاوپێکەوتن لە زێد دەکات بەڵام زێد لە سەرەتادا ڕەتی دەکاتەوە بۆی ئەلێکس پێی دەڵێت کە بابەتەکە پەیوەستە بە ملیۆنان دۆلار. دواتر زێد ڕازی دەبێت پاشان دەڕۆن و چاویان پێک دەکەوێت. زێد ئاگاداریان دەکاتەوە کە هەڵە نەکەن خۆ ئەگەر بێت و هەڵە بکەن ئەوە خۆیان و خانەوادەکانیان و هاوڕەکانیان لەناو دەبات و دەیان کوژێت. دواتر ئەلێکس نامەیەکی لە سایەوە پێدەگات کە تێیدا داوای لێبوردن دەکات و داوای دووبارە پەیوەندیکردنەوە تیمەکە دەکات. پاشان دوو کەسینە ناسراو بەسەر ژوورەکەی سایدا دەدەن و دەیکوژن. دوای چوونی کێرا و ئەلێکس بۆ لای تەرمی سای لەناو بانیۆ حەمامەکە دەدۆزنەوە و بۆیان دەردەکەوێت کە ئەمە کاری کۆڵمبیەکانە ئەوانەی کە لە ڕێگەی کریدت کارتەکانەوە دزیان لێ دەکردن. دوای کوژرانی سای ئەلێکس بڕیار دەدات بەردەوام بێت لە کارکردن لەگەڵ زێد و تیمێکی لێزان دروست دەکات و ئەرکی داهاتویان هێرشکردنە سەر بازاڕە هاوبەشەکان لە ڕێگەی خۆخستنە سەر شێوی سەرۆکی بانکەکە و بڵاوکردنەوەی هەواڵی کوژرانی. بەو هۆیشەوە پشێوی دەکەوێتە ناو بازاڕە هاوبەشەکان. بەم شێوەیەش ئەلێکس و گروپی دارک وێب پڕێکی زۆر پاریان دەست دەکەوێت. لە هەمان ڕۆژدا هەندێک کەس هێرش دەکەنە سەر کێرا و ئەلێکس. پاشان ئەلێکس دەبنە باڵەخانەیەکی نادیار و بەر لە جێهێشتنی کۆمپیوتەرەکەی و هەموو کەلوپەلەکانی تێک دەشکێنن. دواتر بۆ گەڕان بە دوای کێرا ئەلێکس دەڕواتە تایلەند وەک ئەوەی ڕێککەوت بوون بەڵام لە هیچ شوێنێک نایدۆزێتەوە. ڕۆژێکیان دەچێتە سنتەرێکی ئینتەرنێت و کریدت کارتێکی ساختە بۆ پارەدان بەکاردێنێت و لە هەواڵەکانی سەر ئینتەرنێتەوە دەزانێت کە پۆلیس توانیوێتی ئەندامانی گروپی دارک وێب دەستگیر بکات و کێراش بکوژن. پاشان پۆلیس بە بیانی بەکارهێنانی کریدت کارتی ساختە دەستگیری دەکەن. 2 ساڵ لە زیندان بەسەر دەبات. لەو کاتێکە لە زینداندایە بیر لە گەڕانەوە بۆ ئەو ژیانە ئاسایە دەکاتەوە کە پێشتر دەژیا. دوای دەرچوونی لە زیندان دەبینێت کێرا لە بەردەرگا چاوەڕێی دەکات. کێرا باسی ئەو مامەی بۆ دەکات کە لە ئاژانسی سیخوڕیکاری دەکرد و ئەوی بەکارهێنا بۆ گەیشتن بە ئەلێکس. لەوێشەوە بۆ گروپی دارک وێب و سەرۆکەکەی زێت. بەم شێوەیەش ئاژانسی سیخوڕی توانی تەواوی ئەندامانی دارک وێب بە سەرۆکەکەشیانەوە دەستگیر بکات. لە کۆتاییدا کێرا داوای لێبوردن لە ئەلێکس دەکات چونکە لە سەرەتاوە ڕاستیەکانی پێ نەگوت بوو. ئەلێکس لی خۆش دەبێت بەڵام پێی دەڵێت کە لە ئێستادا پاسپۆرتێکی ساختەی پێە. کێراش پاسپۆرتە ڕاستەقینەکەی و سویچی ئۆتۆمبیلەکەی پێدەدات و داوای دەستپێکردنی ژیانێکی نوێ و دوور لە تاوان و سەرپێچی لێ دەکات. بەم شێوەیە کۆتاییمان بە ڕێکابکردنی فیلمەکە هێنا. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سوپاس بۆ بینەربوونتان.